ئێمە هەردوو لاسوورین لە جێبەجێکردنی ئەو ئیتیفاقیەیە کە کردومانە. ئیجا ئێمە هەموو کێشەی کوردستان بە ناوچەکانی دەرەوەی کوردستان، خانەقین و کەرکووک و سنجار و بەشەکانی تری کوردستان بە بەشێکی زوندوی کوردستان ئەزانین کێشەی ئەو ناوچانە کێشەی هەموو لایەکمانە. ئیستا لە کەرکووک نەزیفێک هەیە، ناحەقیەک هەیە بەرامبەر کوورد دەکرێت و بەرامبەر ئەو کارەساتەی کە لە کەرکووک کراوە ئەبێ ئێمە بەیەکەوە لەگەڵ هەموو لاکان چارەسەری بکەین. هەرکی ئێمە بۆ پێکهێنانی ئەم کابینەیە و بەڕێزەوە برادەرانی یەکێتی پابەندی ئەو ڕێکەوتنان کە پێشتر هەمان بووە لەسەر شێوازی دابەشکردنی پۆستەکان لە حکوومەتی هەرێم و ئینشاءالله لە وادەی خۆی چاوەڕێی ئەوەین کە برادەرانی یەکێتی سیڤی وەزیرەکانی خۆیان پێشکەشکەن و خەڵک لەو چاوەڕوانیە قوتاریان بێت.